ئافرەتان لە شاخەکان خەباتیان کردو و ئەبرۆ هاتینە لەسەر ئاستی زانکۆیە لەسەر ئاستی وەکو دادوەرێک وەکو پەرلەمانتارێک وەکو وەزیرێک إلى آخری ئێستا ئەمڕۆ لەو کۆنفرانسە هەموو ئەوە جیهانە بەشدار بووینە کە ئافرەت بەرەو سندوقی دەنگدان چوو ڕێژەی ئافرەت 65% بوو زیاتر بوو لە پیاو ئەو کاتە ئیثبات بوو کە وەلای نیشتیمانی و ئیرادەی ئەو ئافرەتە هەندە بەخواتە کە یەکەم تەجروبەی دیموکراتی دروست بوو دەبێ ڕۆلی خۆی ببینێتن دەبێ بزانیتن چۆن بەشداری لە هەڵبژاردن دەکات بەڵام ئەو کاتە ئافرەتان زۆر بیر لە مافی خۆیان نەدەکرد بیر لە مافی نەتەوەیی نیشتیمانی دەکرد جەنابی سەری گوتی ئێستەبارێ قورس لە سەرشانی ئێمە ڕۆڵەکانی خۆمان پەروەردە بکەن لە ڕووی وەلای نیشتیمانی لەو کۆنفرانسە دەبێت زیاتر گرنگ بەوە بدەن دایک ئەساسە و گەشەسەندنش لە ماڵی دەست پێ دەکات ئەگەر دایک مامۆستایە ئەو دایکەیە کە دەتوانێت ڕۆڵەکانی خۆی پەروەردە بکات لە ماڵێ پاشی و لە ناو کۆمەلگا پاشی لە دەسەڵاتێکدا هاوسەرم پێشمەرگە بیتن ئەگەر من نەتوان ئەو ڕۆڵەکانی خۆ پەروەردە بکەم ئەو هاوسەرش هەرموو جارێ فکری لای من دەبیتن ئایا من چۆن ئەو بتوانم منداڵەکانی خۆ پەروەردە بکەم ئەگەر بێن و بەحسی لە خەباتی تێکوشانی بسودنەوەی ڕێزگاری خوازی گەلەکەمان بکەین وەختە لە ئاوی ئاراز دەرباز بوون 500 پێشمەرگە ئەو دایکە بوو توانیم یەکی وەکو جەنابی سەرۆک پەروەردە بکەن و کە ئەمڕۆ سەرکرداتی و مەرجعی نەتەوەی کورد و کوردستانیە